بینیمان سەبارەت بە چاوکزی کەوکو باز دەکرێت تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکرێت هۆکارێک بن. کەواتە دکتۆر من یەکەم پرسیارم بۆم جۆرە دەکەم. لێرەدا کەم باز لەوە دەکرێت کە چاوکزی لە ئێستادا ڕێژەکەی بەرز بۆتەوە. دەکرێت بڵین سێ لە سەرچوای دانیشتوانی زەوی تووشی ئەم گرفتە بوون. دەکرێت بڵین هۆکاری سەرکێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێستادا ڕێژەیەکی بەرچاوتر زیاتر بەکاردێنرێت ئەمە بە هۆکاری سەرکی دادنرێت بۆ چاوکزی؟ باڵێ نەک تۆڕە کۆمەڵایەتیەکان بە کورت نەکەین و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی شاشەکان بەڵێ دەوریان هەیە جا لەوانەیە ئەو شاشەیە وەک باسمان کرد باس کرا لە راپۆرتەکەش سەبەبەکە ئەوە بی کە خەڵکەکە زیاتر ئەو ماوەی کۆتایی لە ماڵەوە مایتەوە بە سەبەبی پەتای کۆڕۆنا و یان هەر هۆکارێکی دیکە المهم زۆرمانەوە بەدیار شاشەکان کاریگەری هەیە بەس ئایا تا ئێستا لە ڕووی زانستیەوە ئەو ڕوو نەبووتەوە ئایا شاشەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری دروست دەکەن یان شێوەی ناڕاستەوخۆ مەبەست لە شێوەی ناڕاستەوخۆ چییە؟ خۆی بۆ گەشەکردنی بینین بە شێوەیەکی تەواو و بێگرفت باشترە ڕۆژانە منداڵان لە بەلایانی کەمە و ڕۆژانە 2 ساعت لە دەرەوە بن. کاتێک منداڵان بە دیار شاشەی سمارتفۆن و ئایپاد و شاشەکان دادەنیشن بێگومان کەمتر دەستنە دەرەوە کە ئەوە شوا دەکا بە شێوەیەک لە شێوەکان ببتە هۆکاری کەمبینی واتە شاشەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەوانەیە هۆکار نەبن بۆ کەمبوونەوەی بینین کە ئەوش حالە یەک حالەت لە حالەتەکانی کەمبینین بە تایبەتی زیاتر گلەی لە شاشەکان دەکرێت ئەوش حالەتی نزیک بینیە یاخود کورتبینیە لەوانەیە زیاتر هۆکارەکە ئەو بێت کە منداڵەکان ناسنە دەرەوە و تیشی خۆرلیان نادا و بە شێوەیەکی سروشتی تەمەشای دوور ناکەن ئەوەش لەوانەیە بکتە هۆکار لۆ ئەوەی چاوەکە زایف ببێت. بەڵێ دکتۆر تۆ لە قسەکانتە ئەمەژەت بە نزیک بینین کرد دەکرێت ئەمە بڵین بە جۆرێک لە جۆرەکانی چاوکزی دادەندرێت باش ئەمە جیازی چیەکە تاکێک بۆ منە دەڵێت من شتەکان لێڵ ئەبینم یاخود تاڵخە بەشێک دەڵێن نزیک بینینم یاخود دوور بینینم ئەمانە بەگشتی جۆرەکانن دەکرێت جۆرەکانی چاوکزی بۆ چەند جۆرێک پۆلێم بکرێت. بەڵێ خۆی جۆرەکانی چاوکزی هۆکارەکان و جۆرەکانی چاوکزی زۆرن ئەوانەی کە پەیوەندیان بناڕێکی لە شکانەوەی ڕووناچی هەیە ئەوانە پۆلێن دەکرێن بۆ 3 جۆر بەوەی کە پەیوەندیشی بە تەمەنەوەیە ئەگەر ئەوش حسابکەین دەکاتە 4 جۆر ئەو 3 جۆرە یەکێکیان نزیک بینیە کە پێی دەرێن مایۆپیا ئەوەیان زیاتر پەیوەندی بە مەسەلەی نەچوونە دەرەوە و بەکارهێنانی چاوە بۆ نزیک بۆ فترێکی دوور و درێژ جۆری دووەمیان پێ دەرێن لاربینی واتە تۆزێک ناڕێکی لە دیوی دەرەوەی گلێنەی چاو یان لە هاوێنەی چاو هەیە کەوا دەکات تیشکەکەم بە جوانی فۆکەس نەبنە سەر تۆڕی چاو جۆری سێمیش پێ دەرێن دووربینی کە ئەویان وا دەکات تیشکەکان لە تۆڕی چاو تێپەڕن بێگومان ئەوانش بە ژێری جۆرەکانی کاریگەری دروستەکە بۆ نمونە ئەوانەی کە نزیک بینیان هەیە ئەوەی کە زیاتر پەیوەندی بۆ بابەتی ئەو ڕۆمانەوە هەیە ئەوەیان کەسەکە زیاتر لە نزیک زۆر باش دەبینی کێشەی نییە لە مەسافەی مەتر و چەند مەتر بەڵام لە دوور نابینی هۆکارەکەشی درێژتربوونی چاوە لە باری ئاسایی لەوانەیە چەند میلیمەتر درێژتر ببی چاوەکە تووشی ئەوەی دەکەکە تیشکەکە فۆکەس نابی لەسەر ناوچەی هەستیاری تۆڕی چاو کە پێی دەرن زەردەپەڵ یاخود ماکیولە جۆری دووەم لاربینیە کە ئەوش تیشکەکان هەمویان فۆکەس نابن هەندێکیان فۆکەس دەبن لەسەر ئەو ناوچەیەکە باسم کرد و هەندێکیان فۆکەس نابن بۆش کەسەکە هەم هەست بە ماندووبوون دەکات هەم هەست دەکات کە هەم بینینی دوور و هەم بینینی نزیکی زۆر وازەحنیە و تەڵخە جۆری سێمیان کە دووربینیە ئەوەیان هەرچەندە پێی دەڵێن دووربینی بە حساب کەسەکە دوور باش دەبینی بەڵام لەوەشیان هەم بینینی نزیک و هەم بینینی نور دووریش تێگەچی بە تایبەتی ئەگەر دەرەجەکەی زۆر بێت بێگومان ئەو نقطەی گرنگە ئاماژەی پێ بکەین زۆر باوترینی جۆرەکانی کزی چاو لە منداڵانی تەمەن کەمتر لە 6 سال زیاتر دووربینیە واتە ئەو جۆرە نییە کە پەیوەندی بە بەکارهێنانی شاشەکانەوە هەیە
بێگومان ئەوەش کاریگەری دیکەی هەیە لە سەرچاو ئەگەر دەرفەتە بوو دەتوانین باسی بکەین. بەڵێ دکتۆر ئاماژە بۆ کرد کە منداڵ زیاتر تووشی دووربینین دەبن بەهۆی ئەوەی کە ئامێرە زیرەکەکان بەکاردێنن گەر بێت و بینە سەر تەمەنە جۆر بە جۆرەکانی تر وەکو لە راپۆرتەکە ئاماژەی پێکرد کە خوار 33 ساڵ ئەگەری هەیە توش بن کاتە لە تەمەنەکانی دیکەدا تووشی کام جۆرەی چاوکزی دەبن گەر بێت و بەردەوام بن لە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان. ببوورە منم گوت منداڵ بەگشتی منداڵی کەمتر لە تەمەنی 6 ساڵ زیاتر ئەوانە زیاتر دووربینیان هەیە هۆکارەکەشی پەیوەندی نییە بە بەکارهێنانی شاشەکانەوە زیاتر هۆکارەکەی بۆ ماوەیە بەڵام جۆرەکانی تری کزی چاو بۆن منە لە تەمەنی 6 ساڵ بۆ تەمەنی 6 ساڵ بەسەرەوە چونکە زۆری دووەمی کزی چاو کە نزیکبینی پێ دەڵێن و باوترین تەبان باوترین زۆری کزی چاوە لەبەرەوەی لە هەموو تەمەنەکان ئەگەری هەیە کەسەکە تووشی ببێت ئەویش نزیکبینی لە زیاتر لە تەمەنی 6 بۆ 12 ساڵی دەست پێ دەکا و ئەگەری ئەوەی هەیە بەرەو زیادبوون بڕوە هەتا دەگاتە تەمەنی 18 لە 20 ساڵی و جاری وایە هەتا دوای ئەو تەمەنەش مەجای تێدا زیاد بکە. بە جۆرەی توێژینەوەی کە کراوە لەسەر کۆمەڵێک خەڵک ئەوە پەیوەندی بەوە هەیە کە وەکو گوتمان کەسەکە زیاتر کەسێکە زیاتر دەخوێنێتەوە یا لە ماڵەوە دەمێنێتەوە یان شاشەکان بەکاردەهێنێ کاریگەری هەیە لەسەر دروستبوونی نزیکبینی ئەو توێژینەوەی باسی ئەوە دەکا کە کۆمەڵێک خەڵکیان بەراورد کردێ ئەوانەی کە لە تەمەنێکی زووتر قوتابخانەیە مەجێهێشتە لەگەر کۆمەڵێکە کە قوتابخانەیان تەواو کردێ و کۆلێژیان تەواو کردێت دەرچوو کە ڕێژەی ئەوانەی کە تووشی نزیکبینی دەبن لەناو ئەوانەی کە کۆلێژ و قوتابخانەیان تەواو کردە ڕێژەکەی زیاترە. باڵێ دکتۆر کە وەکو خۆت پسپۆری نەخۆشی نەشتەرگەریەکانی چاویت منەمێت و پسپۆرەکە خۆت وەڵام بیتەوە ئەوانەی کە گەربێت و لە تەمەنێکی تودا بەردەوام بن لە بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان تەنها ڕێژەی چاوکزیان دەبێت واتە ڕێژەکەی بەرەبەرە زیاتر کەسترە بێت یاخود ئەگەری هەیە زیاتر مەترسی بکێتە سەرچاوی ئەم کەسە دەکرێت مەترسیەکەش چی بێت؟ بەڵێ خۆی ئەو کێشانەی کە بەس بە هۆکاری بەکارهێنانی شاشەکان ڕوودەدەن زیاتر تەنها کێشەکە نزیکبینی نییە لێرە لەمە دەتوانین دابەشی بکەین بۆ سێ بەش یەکیان ئەو مەسەلەی نزیکبینیە کە تا حەدێک لەوانەیە پەیوەندی هەبی بە هەرچەندە ئەوە وەکو جارێت لە توێژینەوە شتەکان باسی دەکەن ئەو نیشتێکی 100 سەلمێنراوە بی کە پەیوەندی هەبی لە بینی نزیکبینی و شاشەکان بەڵام بێگومان پەیوەندی هەیە لە نێوان مانەوە لە ماڵەوە نزیکبینی ئەوە نزیکبین زۆری کێشەی دووەم کە زۆر بڵاوترە و لە هەموو تەمەنێکیش جگە لە تەمەنی منداڵان هەیە ئەویش کێشەی ماندووبوونی چاوە ماندووبوونی چاو کەسەکە هەست بە نیشانەکانی ماندووبوونی چاو دەکا ئەویش بەپێی توێژینەوەیەک نزیکەی 160 ئەو کەسانەی کە زیاتر لە 6 ساعت ئامێرە زیرەکەکان یاخود شاشەکان بەکاردێنن تووشی ئەو گرفتە دەبن گرفتەکەش خۆی لەوەدا دەبینێتەوە کەسەکە هەست دەکا بەرچاوی لێڵە لەوانەیە هەندێک جار شتەکان لە بەرچاوی دەبتێت و تووشی ئازاری چاو و ژانەسەر و هەندێک جار تووشی ئازاری شان و مل و ئەو شتانە دەبێتەوە کە بێگومان ئەو شتانە کاتین ئەگەر کەسەکە واز لە بەکارهێنانی شاشەکان بێنی یان بە شێوەیەکی زانستی تر بەکاری بێنی لەوانەیە کێشەکانی کەمتر بێتەوە. بەڵێ کاتە ببوورە زۆری کێشەی سێم کە بە جێرەی هەندێک توێژینەوە ئەوش هەر بەڵێ بەجێری هەندێک توێژینەوە لەوانەیە کاریگەری دروست بکە ئەوش بابەتی دەرچوونی تیشتیشینە لە شاشەکان کە بەجێری هەندێک توێژینەوە لەوانەیە ئەوەش تا ئێستا توێژینەوەی نەبووتە ڕاستیی زانستی لەوانەیە لە داهاتوودا ئەو تیشکەشینە کاریگەری لەسەر ناوچەی زەردەپەل دروست بکە زەردەپەل گوتمان ماکیولا کە ناوچەی هەستیاری چاوە بە شێوەیەک لە شێوەکان تووشی پوکانەوە و بێهێزی بکات لە داهاتوودا. بەڵێ کاتەوەکو خۆت پسپۆر لەم بوارەدا بەرکەوتتان هەیە لەگەڵیدا ئایا ئەم حاڵەتە دەتوانین بڵین لە ئێستادا زیادی کردو بە بەراورد بە ڕابرد و بۆم نە منداڵ بێت چاو کزیدا هەبێت دواتە ڕژەکەی زیاد پێ یاخود گەنجی چاوکەز یاخود
ئەوانەی کە چاویان هیچ کێشەیەکی نییە بەڵام لە پراتوشی ئەم حاڵەتی چاوکزیە دەبن دەکرێت بڵێن ڕێژەکەی زیادی کردووە؟ بەڵێ بەداخەوە لە کوردستان بەگشتی ئێمە لە داتا زعیفین داتامان لە شتەکان نییە ئەوە زیاتر لەوانەیە وەک باست کرد زیاتر خیبرەکی شخصیبی بەڵێ زیادی کردیە بە تاکیدی ینی ڕێژەی ئەوانەی کە پێویستیان بە چاویکە دەبێت بەڵام لێرە نقطە مهمە باسی بکەین ڕەنگە پێشتریش ئەو حالەتانە هەبوو بنە تا ڕادەکی زۆریش و بەڵام لەبەر ئەوەی ئێستا خەڵک زیاتر چاوی بەکاردێنی بە تایبەتیش چاوی ماندوو دەکا زیاتر هەست بە نیشانەکانی چاوکەزی دەکە کە چاوکەزی بێجگەلەوەی کە کەسەکە خراپ دەبینی لە هەمان کاتدا ماندووش دەبێت چاوی تووشی ژانەسەر و نیشانەکانی ماندووبوونی چاو دەبێت و کەسانی کە چاویان کەس زووتر لە کەسانی ئاسایی توش دەبن لەوانەیە ئەوە وای کردبی خەڵکەکە زیاتر سەردانی ئێمە بکات بۆ ئەوەی چارەسەری ئەو گرفتەی بکات ئەمەش ببێتە هۆکاری ئەوەی کە ئەمە زیاتر ڕوبەڕووی ئەو جۆرە حاڵەتانە ببینەوە و زیاتر حالەتەکە بێن بۆ لای ئێمە بۆ چارەسەر. باش ئەوک لە سەرتاشە ئاماژەمان پێکرد باسمان لە تەمەنە جۆر بە جۆرەکان کرد بەڵام من ئەمەوێت بزانم ئایا دەکرێت بۆ منە لە تەمەنەکانی تردا تووشی چاوکزی نەبێت بەڵام بەپەی ئەوەی کە تەمەنی بەرەوسەرەوە ئەچێت یاخود تەمەنی لاڵکشاندایە بەشێکی نۆرماڵ تووشی ئەم حاڵەتە بێت و کام جۆرەشی چاوکزیە دەچێتە باری ئەوەی کە تەمەنی بەرەوسەرەوەیە. بەڵێ بەنسبەتی تەمەنەوە ئەوەی پەیوەندی بە بەکارهێنانی شاشەکانەوە هەبێ زیاتر ئەوەیە کە ماندووبوونی چاوە بەڕاستی ینی کەسبوونی چاو لەو تەمەنانە زۆر بە دەگمان ڕوودەدا بە هۆکاری مانەوە لە ژوورەوە ئەوانەی دیکە کە پیس پەیوەندیاچیان بە مەوسەلەی شاشە ئەو شتانەوە نییە بێگومان لە دوای تەمەنی 40 ساڵی زۆربەی زۆری ئەو کەسانی کە چاویان بۆ بینینی دوور کێشەی نییە لە دووری لە بینینی نزیک کێشیان بۆ دروست دەبی هۆکارەکەشی زیاتر لە دەستدانی توانای هاوێنەی چاوە عەدەسەی چاوە بۆ فۆکەسکردن لەسەر شتەکان. بەڵێ بەشێکان بازەوە دەکەن بە تایبەت ئەم پرسیاران بۆ ئەو تەمەنانەیە کە تەمەنیان بەڕۆسەرەوە یاخود تەمەنیان لاڵکشاندایە بۆ نەقەترە زۆر بەکاردهێنن لەوانەیە بێ ڕاوێژکاری پزیشک یاخود پسپۆر لەم بواران بەردەوام جۆرە قەترێک بەکارێنن کە لە ڕۆژانە دەکرێت 7 بەکاری بێنن ئەمە دەکرێت بێ ڕاوێژکاری پزیشک ئەم جۆرە قەترانە بەکاربهێنن یاخود بەردەوام بێت لە ڕۆژێکدا پێم وا بێ ناوی قەترەکە هایفرێش شتێک لەو بابەتەیە. بەڵێ قەترەی هایفرێش کێشە دروست ناکە بەڕاستی قەترەی هایفرێش زیاتر فرمێسکی دەستکردە یەک لە قەترە بێزیانەکانە و لە تەنانەت لە وڵاتانی ئەوانەی کە سیستەمی تەندروستیان زۆر بەهێزیشە ئەوانە پێی دەرێن ئەو دەرمانانەی کە کەسەکە دەتوانێت خۆی بکرێ بەبێ ڕاژی پزیشک هایفرێشیان هەر قەترەیەکی دیکە فرمێسکی دەست کرد بۆ بەرچاوڕوونی خەڵک بەڕاستی خەڵک دەتوانێت ئەو فیلم ئەو قەترەیە بکڕی فرمێسکی دەستکرد تکایە ئەوانەی ترنا بۆ حالەتێکی گوشتی چاو کە لەگەر زۆرتر بەکارهێنانی شاشەکان حالەتەکە زیاد بووە بەڵام بەڵێ بێگومان قەترە هەیە زیاد بەکارهێنانی کەسەکە تووشی گرفت دەکا بۆ نمونە قەترەی کۆرتیزۆنەکان زیاد بەکارهێنانی کۆرتیزۆنەکان بە تایبەتیش بۆ ئەو کەسانی کە کێشەی هەستیاری چاویان هەیە ئەوانە زیاتر بەکاری دەهێنن و حالەتی هەستیاری چاوش حالەتێکی درێژخایەنە واتە کەسەکە ئەوانە کە هەستیاری چاویان هەیە بە زۆری ماوەیەکی دوور و درێژ هەیەە و لەگەڵیان دەمێنێتەوە ئەگەر لە خۆیانەوە قەترە تێ بکەن بە تایبەتیش قەترە کۆرتیزۆنەکان کە کەسەکە ئەو کاتێک کە تێ دەکە هەست بە مرتاحیەکی زۆر دەکا و هەست دەکە قەترەکە زۆر باشە بووی بەڵام لەوانەیە بە تێپەڕبوونی کات تووشی گرفتی دروستبوونی ئاوی سپی بکە لە عەدەسەی چاوی یاخود لەوانەیە تووشی ئاوی ڕەشی بکە. کەم تا زۆر کە ئێمە گوێبیستی بۆین بەشێک بازەوە دەکەن کە چاوی کزە جا هەر جۆرێکی بێت بەڵام لەگەڵیدا هەستیاری هەیە بۆ منە هەستیاری هەیە بە ڕووناکی هەستیاری هەیە بە تیشکی خۆر بە ئامێرە فێنکەرەوەکان باشە ئەم هەستیاریە خۆی جۆرێکی ترە یاخود گرفتێکی ترە یان هەر کەسێک کە چاوی کز بێت دەکرێت تووشی ئەم گرفتەی تریش بێت. بە هەردوو دیوەکەی ڕاستە واتە ئەوانەی کە چاویان کزە دەکرێت تووشی ئەو گرفتی هەستیاری بەرامبەر ڕووناچی ببن
شەرنی هەمویان بەڵام زۆریان کە چاویان کزە بەڵێ تووشی گرفتی هەستیاری دەبن بە ڕووناچی و لەگەڵ ئەوەشدا زۆر هۆکاری دیکەش هەن بە بابەتی هەستیاربوون بەرام بە ڕووناچی بۆ نمونە مەسەلەن وشی چاو کە یەک لە حالەتە هەرە بڵاوەکانە لە ناو خەڵک نزیکەی سەتاسی خەڵک چاویان بە جۆرێک لە جۆرەکان وشکە و نیشانەکانیشی لەگەڵ زیاد بەکارهێنانی شاشەکان زیاتر بووە ئەوانش بە جۆرێک لە زۆرەکان هەست بە ترسان لە ڕووناچی یاخود هەستیاری بەرامە ڕووناچی دەکەن. بەڵێ ئەم پرسیارم لاوانەیە شتێکی باوی نێوان هاوڵاتیان بێ بەڵام ئەمە دروستیەکەی لە زاری ئێوە بزانم باز لە هەندێک خۆراک دەکرێت بۆ منە دەوترێت ماسی سەلەمون بخۆ بۆ چاو باشە چاو بەهێزەکات یاخود گێزەر و سپێناغ هەر جۆرێکی دیکە بێت ئەوەکو پسپۆر لە نەخۆشی چاودا ئەمانە دروستە؟ بێگومان خواردن خۆراک بەگشتی زۆر کاریگەری گرنگی هەیە لە ژیانی مرۆڤ چاویش وەکو ئەندامێکی گرنگ و هەستیاری جەستەی مرۆڤ پێویستی بە ئەو خواردنانە هەیە بەڵام ئەو دوو شتە لە یەکدی جودا بکەینەوە بێگومان ئەو خواردانەی کە باست کرد لەبەرەوەی هەندێک مەوادی ئەساسی بۆ نمونە ڤیتامین ئەی و لیوتین و ئەو مادانەیان تێدایە کە بۆ چاو و تۆڕەی چاو پێویستن کەسەکە ئیسفادەیان لێ دەکات بەڵام ئەو خواردنی ئەو شتانە نابێتە هۆکاری ئەوەی کەسەکە بۆ نمونە نزیکبینی هەیە دووربینی هەیە خود لاروینی هەیە ئەگەر ئەو خواردانە بخوا ئیتە پێویستی بە چاویلکە نەمێنێ واتە ئەوانە چارەسەر نینە بە ئەو حالەتانە چارەسەری خۆیان هەیە بە گوێرەی جۆرەکەی و پێویستی کەسەکە بەڵام بێگومان خواردنی تەندروست بۆ چاویش گرنگی تایبەتی خۆی هەیە. بەڵێ کاتە دوکتۆر بە باز لە چارەسەرەکان بکەین لێرەدا چارەسەرەکان بۆ چاوکزی چییە؟ چاوکزی ئەوانەی کە پەیوەندیان بەو سێ جۆرەی چاوکزی هەیە واتە دووربینی لاربینی و نزیکبینی بە جۆرەی تەمەنی کەسەکە دەگۆڕێت بۆ نمونە لە تەمەنی منداڵی لە تەمەنی خوار 18 ساڵ چارەسەر تەنها بە چاویلکەیە یاخود لە هەندێک باردا دەتوانانی کەسەکە عەدەسە لاصقە یاخود هاوێنەی لکاوی سەر گلێنەی چاو بەکاربهێنێت بەڵام بێگومان بەکارهێنانی هاوێنەی لکاوی سەر گلێنەی چاو شەویش کێشەی و کێشەی تایبەتی خۆی هەیە ڕێگای دیکەی چارەسەری بۆ نمونە بەگوێرە ئەوش بە جۆرەی دەرەجەی زعیفەکەواتە ئەو پلەیە کە لە چاوی کەسەکە هەیە چارەسەرەکە لە دەکرێت بە نەشتەرگەری لێزەر بێت واتە ڕاستکردنەوەی بینین بە ڕێگای لێزەر یاخود بەهۆی چاندنی هاوێنەی دیکە لە چاو یاخود گۆڕینی هاوێنەی چاوە بە ڕێگای نەشتەرگەری. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر ئەبوبەکر زاهیر کاوانی پسپۆری نەخۆشی نەشتەرگەری چاو.